بازڵەوەکەین چەند ڕۆژێکە بەهۆی پابەند نەبوون بە یاساکانی بەردەوامی هەڵگرتنی چەک و یەکلایەنەکردنەوەی کێشەکان لە ڕێگەی دادگاکانەوە هەواڵی دڵخوازیان لێرە هەمووانی شۆ کردووە. ئەندامێکی لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکانیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە کوردستان کێشەی یاسامان نییە و کێشەی سەروەری یاسامان هەیە و پێویستە ئەو متمانەیە بۆ خەڵک بگەڕێنرێتەوە و دیاردەی هەڵگرتنی چەک کۆتایی پێبهێنرێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکانمان کردووە. کاک باڵام بۆ بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک باڵام بۆ ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەو کەسانی کە پێویستە چەک هەڵبگرنی خۆت مۆڵەتی هەڵگرتنی چەکیان هەیەکێن کێ پێویستە هەڵبگرێت؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایە. دیارە ئێمە پێش یاسای ژمارە 2 ساڵی 2022 کە لە 28 چوارەوە ئێستا بڵین کاری پێکرێت لە وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە. ئێمە پێش ئەم یاسای ژمارە 16 ساڵی 1993مان هەبوو. لەم یاسایەدا سەرجەم سەرپێچیەکان و سەرجەم سزاکان دیاری کرابوو و جۆری مۆڵەتەکان دیاری کرابوو، چۆنێتی پێدانی مۆڵەتەکانیش بە هەمان شێوە دیاری کرابوو. لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وایان بە باشزانی بە تایبەت وەزیری ناوخۆ کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە لەبەر ئەوەی کە هەندێک بڕگە و هەندێک مادەی هەیە کە وەکو بڵێ سزاکەی یعنی بۆ ئەمڕۆی کوردستان شایستە نییە. لەبەرەوە ئەوان پرۆژه یاسایەکیان ناردە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە هەموار بکرێتەوە. و ئێستا ئەم پرۆژه یاسایە لە پەرلەمانی کوردستان هەموار کرایەوە بە یاسای ژمارە 2 ساڵی 2022 دەرچوێنرا وەک ئاماژەم پێدا لە 28 چوارەوە لە وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە ئێستا کاری پێکرێ. ئەم یاسایە لە 25 مادە لەگەڵ خشتەی ڕسمەکان پێک هاتووە. ئەم یاسایە وەکو هەموو یاساکانی کەتوانم بڵێم شتی باشی تایەوە شتی خراپیشی تایە. منەمەوێت لێرا دیسان ئەوە بڵێمەوە ئێمە لە هەرێمی کوردستانە کێشەی نەبوونی یاسامان نییە. ئێمە یاساگەلێکی زۆرمان هەیە بەڵام یاساکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێن و سزاکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێن. منەمەوێت لێرە لە تەوەرەکە نەختێک لا بدەم لە هەم لەسەر یاسای چەک هەم لەسەر یاسای کوشتنی بە ئەنقەسکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانای بینین کە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. طبعاً ئەوەی کە لە یاسای چەکا هەیە سزاکەی بۆ دانراوە، بەڵام ئایا یاسای سزایی مادەی 406 کە کوشتنی بە ئەنقەسا ئایا سزاکەی وەکو خۆی جێبەجێکرێ؟ بەداخەوە لە هەرێمی کوردستانە سزاکەی وەکو خۆی جێبەجێ ناکرێ و ئەش بینین کە ئەگەر سزایەک وەکو خۆی جێبەجێ نەکرا خەڵک تەنبێ خەڵک تەنبێ هۆکارەکەی من دەتوانم بیگەڕێنمەوە بۆ دوو هۆکار. هۆکارێکیان ئەوەیە کە ئێمە لە عێراقا باوەڕمان بەوە هەیە کە لە سێدارەدان نەمێنێ و هۆکاری دوو هەمیشانەوەی ئەو ململانی سیاسیانەی کە لە ناو هێزە کوردیەکاندا هەیە وەکو هەمومانەی بینین و وەکو خەڵکیش لێ ئاگادارە خەڵک لێرە تاوانێک ئەنجام ئەدا ڕاکاتە من دەستی پارتی دیموکراتی کوردستانەوە هیچ لێپرسینەوەیەکی لەگەڵا ناکرێ بەڵکو پلە و پایە و پۆستیشی پێدەن. کێ حکومەت بەڕێوە با کێ حکومڕانی بەڕێوە با بۆ شتە باشەکان پارتی دیموکراتی کوردستان لەڵێ ئێمە زۆری نین، بەڵام کاتێک ئەبینین بابەتێکی بەو شێوەیە ڕوو ئەدا کە کەسێک تاوانە کاڕاتە بەردەستیانەوە ئەستەن نەک وەکو بڵێم سزاشی نادەن بەڵکو بگرە پلەپایە شێدەنێ. ئەمە شێکێکە لەو هۆکارانەی کە ئەگەر سزا نەبوو خەڵک چاو ترسێن نابێ. بۆیە ئێمە ئەگەر سەد یاساییکە دەربکەین ئەگەر سزاکانی وەکو خۆی جێبەجێ نەکرێت پێم وایە نابێت بە دەرز بۆ خەڵک و خەڵک سڵی لێ ناکاتەوە. بەبارەوە دووبارەکەمەوە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە کە یاسا سەروەر بێ و یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێ نەک دەسوەردان لە کاری دادگا و لە یاسادا بکرێت. باشە کاک باڵام بۆ پێشتر ئاماژت بۆدا کە یاساکان کۆمەڵێک شتی باشی تێدایە و کۆمەڵێک بابەتی خراپیشی تێدایە و پێشتریش بەشێک لە با بڵێن ئەو کەسانی کە دەنگیانداوە لەسەر هەموارکردنەوەی دووبارە ئەم یاسایە باسییان لەوە کردووە کە کۆمەڵێک لەو خاڵانەی لە دووبارە هەموارکردنەوەی ئەم یاسایەدا هەیە جێگەی کەم و کورتیە. ئەو خاڵانە چییە جێگەی کەم و کورتیە؟ ئەگەر کەم و کورتیشەیە بۆ باش نەکرا اینجا جارێکی دیکە هەموار بکرێتەوە. ئەم یاسایە هەتا شەڕیشی تێکەوت لە ناو پەرلەمان. من یەکێک بووم ناچار بووم لەوەی کە کۆبوونەوەکان بۆ بەجێ بێڵم لەبەرەوەی حکومەت بە نێتێک هاتبوون بە تایبەت وەزیری ناوخۆ ئەوەی خۆیان ئەیانەوێت لە یاساکە بیسەلمێنن. یعنی ئەوان نەهاتبوون ئەوان یاساکەیان نەدابوو بە پەرلەمان کە پەرلەمانتاران یا مشەڕیعان بێن یاسایەکیان بۆ دەربکەن.
ئەوان پرۆژەیەکیان نردبووە پەرلەمانی کوردستان ئەیانوت ئەم پرۆژەمان بە نەس بۆ بکەنەوە بە یاسا. من پەرلەمانتار نیم حکومت خۆی یاساکە دابنێت و بێت من تەوقیعی بۆ بکەم. من پێویستە مناقەشەیەم یاسایە بکەم بەرژەوەندی خەڵکو بەرژەوەندی حکومەتیش لە یەک بدەمەوە. بەڵام بەداخەوە بەهۆی کەمینە و زۆرینە و بەهۆی ئەو پێداگرەی کە هەم لەلایەن وەزیری ناوخۆوە کراوە هەم وەزیری بڵین وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئەویش جەختی لەسەر ئەوە کردەوە کە پێویستە حکومت وای بە باشەزانانی ئەو بەرگەومادانی کە حکومت پێشنیاریان کردووە وەکو خۆی بڕوە. هەر لەسەرەوەی ئێمە ئەگەر بیبینین ئەم یاسایە لە دەرهێنان و دانان و ئامادەکردن و پێشکەشکردنی هەمووی وەزیری ناوخۆیە یەک دەسەڵات لەلای هیچ کەسێک نییە و لە یاساکەشە دەسەڵاتی پێدراوە کە ئەو دەسەڵاتەکان ئەدا بە خەڵکانی کە بە پێی ئەو پەیڕەوەی کە دەرئەکرێ بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. باشە بەرنامەی حکومەتی هەرێمی کوردستان کە هاتنە پەرلەمانی کوردستان بۆی متمانەیان پێبەخش لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بوو. لە یاساکەی پێشوودا پارێزگارەکان بۆیان هەبوو ئەوان کە مۆڵەت بدەن بە خەڵک بۆ دەستبەرکردنی چاک و بۆ هەڵگرتنی چەک. بەڵام لێرەدا ئەمانە هەمووی گەڕاوەتەوە بۆ وەزیر خۆی. یعنی وەزیر تەداخل لە هەموو بڕگەومادەیەکە کاکە ئایا ئێمە پێویستە بپرسین وەزیرەوە نەبێ ئیشە بتوانێدا بنیشە متابعەیەوە بکاکە هەر شتێک کە ئەو بڕیاری لەسەر نەدا جێبەجێ نەکرێت. نە ئەمە ئاڵۆزکردنەوە ئەمە قەتیسکردنی دەسەڵاتەکانە لە جێی لامەرکەزیەت قەتیسکردنی دەسەڵاتەکانە لە لای وەزارەت و ئەمە نەتیجەیەکی باشیشی نابێ. من لێرەشەوە واڵم ئەم یاسایە خەڵکێکی زۆر بەرەو پیری ناڕوا لەبەرەوەی هەم سزاکانی و هەم جۆری مۆڵەتەکانی بە شێوەیەکە کە لەگەڵ بارودۆخ و وەزع و گوزەرانی خەڵکی بڕێ هەرێمی کوردستاندا ناگونجێت. باشە کاک باڵام بۆ کاتە باس لەوە کرد کە ناهۆشیاری و پابەنەبوونی هاوڵاتیانە بە یاساکەوە یاخۆتوانین بڵین زیاترەوەی کە خودی حکوومەت و دادگاکانن کە کێشیان دروست کردو پابن نابن بە یاساکەوە کە لە کاتێکە خۆیان دەریان کردووە. هەردوو لا بخەسترنەوە ئێمە ئەگەر سیر بکەین یاسا کە دەرئەچێندەیە دا ئەندێ ئەم یاسایە بۆ هەتاهەتاینی وەکو کوردی خۆمانەڵی خەتی قورئانیە گۆڕانکارییان نەکرێت. یاسا بۆچی دانراوە هەموار بکرێت بۆ ئەوەی بە پێی کاتەکان تۆ کاتێک یاسایەک دەرەکەی لەوانەیە بۆ ئەمڕی کوردستان ئەم یاسایە زەرور بێت سزاکەی بەو شێوەیە تون بێ یا سزاکەی سووک بێ. بەڵام لە ئایندەدا وەزع و بارودۆخە گۆڕێ لەوانەیە ئەو سزای کە تۆ داتناوە بەرامبەر بە سەرپێچێک یا بەرامبەر بە تاوانێک سزایەکی سووک بێ یان غەرامەیەک بێ بۆ نمونە تۆ لە ئەم ساڵا غەرامەیەکت داناوە بۆ نمونە بە 100,000 دینار بەڵام لەوانەیە 2 ساڵی کە ئابووری بەرز بێتەوە 100,000 دینار شتێکی زۆر ئاسان بێ. لەو حاڵەتا پێویستە ئەم یاسایە هەموار بکەیتەوە و غەرامەکە لەسەر ئەو کەسانە زیاتر بکەی بۆ ئەوەی چۆن ئەڵێ ببێ بەهۆی تەمبێکردن. ئەمە وەکوڵێم لێرە دابیر لەوە نەکراوەتەوە ئەوەی کە ئێستا من ئەڵێم کە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو پرۆژە یاسایان نردووە وەکو خۆی ئەیانەوێ خشتەی ڕسمەکان ئەگەر سیر بکەین و چۆنیەتی سزاکان ئەگەر سیر بکەین ئێمە بۆ نمونە ئەڵێ ئەگەر ئەوەی کەسەی بە چەکی بێدەنگ کەسێک بکوژێت سزاکەی لە سێدارەدانە. خۆی چەکی بێدەنگ تۆ پێویست ناکا بڵێ سزاکەی لە سێدارەدانە لەبەرەوەی بە پێی مادەی 406 کوشتنی بە ئەنقەز خۆی سزاکەی لە سێدارەدانە. کەواتە تۆ چ پێویستەکە لێرە بەس بۆ ئەوەی وا بکەی کۆمەڵێک دەسەڵات خەیچە ژێردەست دووبارە بیهێنیتەوە باسی چەکی بێدەنگکەی. ئەمە گرتنی دەسەڵاتە بۆ خۆت ئەناوەکو پێت ئەڵێم کە تۆ کاتێک سزا بۆ بابەتێک کات بێ پێویست ناکا لە یاسایەکی کابێتەوە دووبارە سزای بۆ دابنیتەوە. هاتوون لە یەکێک لە مادەکانە باس دەکا ئەڵێ هاوردەکردن و دەستداریکردن و قاچاقشێتی پێکردن و چاککردنی چەکی قورس چەکی جەنگی ئەمە ئەڵێ بڵین بۆ نمونە سزاکەی لە 10 ساڵ کەمتر نەبێت. بەڵام بە یەک وشە باسی هاوردەکردنی چەکی سووکیان نەکردووە کە ئێمە هەمومان باشزانین ئەو تاوانانەی کە ئەنجامە درێ هەمووی بە چەکی سووکە هیچ تاوانێک بە چەکی قورسیان بە چەکی جەنگی ئەنجام نەدراوە. ئەمە بۆ چییە؟ ئەمە کردنەوەی دەرچەیەکە بۆ خۆیان لەبەرەوەی ئێمە زانین هاوڵاتی ناڕوا چەک هاوردە بکە کێیە دەسەڵاتدارەکانن چەک هاوردەکەن. لێرەدا لەبەرەوەی دەسەڵاتەکەی خۆیان قەتیس نەبێت باشە باسی ئەویان نەکردو کە هاوردنی چەکی سووک باش یان چەکی ئاگرین پێویستی بە مۆڵەتی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بێ. لە هەمان حاڵەتە هەمان بابەت هەیە بۆ چەکی جەنگی
ئەڵێ پێویستە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە وەربگیرێت بۆ هاوردەکردنی چەکی جەنگی چەکی جەنگی بەدەست هێزە سەربازیەکانەوە کەم کەسیشمان لەوانەیە بە دەگمەن لە کاتی ئاڵوگۆڕی هێزەکانە دیبێتمان چەکێکی بڵین جەنگی کە هات بێتە ناو شارەکانەوە تاوانەکان بە چەکی بڵین ئاگرین بە چەکی سوک ئەنجامەدرێن بەڵام هاتووە هێشتا لەگەڵ ئەمەشا سزای چەکی جەنگی زیاتر کردووان ئەگەر کەسێک چەکی جەنگی لە لابگیریان ئەگەر کەسێک چەکی جەنگی بەکاربیێنێ سزای ئەمە زۆرترە لەوەی کە کەسێک چەکی ئاگرین بەکاتە پێ دوایە کەم تەرخەمی لە سەپاندنی سزاکان بەسەر ئەو کەسانی کە تاوانەکانە جامیان هۆکاریم هەموو ڕووداوانەیە کە لە ماوەی پێشووی خۆت بەردەوام ڕوودەبێت وەک من پێم وتی وتم ئەگەر تۆ هاتوو یاساکە وەک ئەوەی کە خۆی هاتووە جێبەجێ نەکرێت تۆ ئەگەر یاساکەت بە مەتاتی هێڵایەوە سەیانی لە یاساکە ئاماژەی پێدراوە ئەڵێ وەزیر بۆی هەیە ڕێنمایی تایبەت بەم یاسایە دەربکە ئەخر ئەگەر وەزیر دەری بکە ڕێنمایەکان جیایە لەگەڵ یاسا لەگەڵ ڕێنمایی جیایە هەرچەنە ڕێنمایی ناتوانێت پێچەوانەی یاسا بێ بەڵام ئەگەر تۆ لە یاساکە ئەمانە بچەسپێنی ئەو کاتە بۆ دادوەر بەرچاوڕوونترە باشترە بیر لەوە ناکاتەوە ئایا ئەم ڕێنمایە چۆناوە بڵین خودی یاساکە چۆنە لەبەرەوەی من وەکۆی لێ مەڵێم ئێستاش ئەم یاسایە بە هیوام خەڵک بەرەو پیری بڕوە بەڵام وەکو فێڵکردنێکە لە خەڵک ئەڵێ لە دوای تا ماوەی 60 ڕۆژ لە ڕۆژی بەرکاربوونی ئەم یاسایە ئەو کەسانەی کە چەکیان لەلایە ئەگەر بڵین ئاگاداری بنکەکانی پۆلیس بکەن ئەوە بە پێی مەرجەکانی ئەم یاسایە مۆڵەتی چەکیان پێدرێ بەڵام ئەگەر بۆ نمونە مەرجەکانیان تیانە بوو مۆڵەتیان پێ نادرێ ئەو کاتە حکومەت چەکەکان ئەفرۆشێ لە بەرژەوەندی هاوڵاتە هاتووە چەک لەکوێ ئەفرۆشێ لێرا مەمنوع کراوەڵێ چوار جوار مۆڵەتمان هەیە مۆڵەتی دەستداریکردنی چەکەوەی کە تۆ چەکێکت لە ماڵەوە هەبێ مۆڵەتی هەڵگرتنی چەکەوەی کە تۆ چەکێکت پێبیا بە لاقوتۆبیا لە سیارەکە تابێ مۆڵەتی چاکردنی شوێنی چەکە ئەوەی کە بڵین بۆ نمونە بەڕادێک ئەکرێتەوە بۆ ئەوەی کە خەڵک ئەگەر چەکێکێ بوو چەکەکەی پارچێکی شکا بوو بیبا لەو بەڕادەوەی چاکەنەوە مۆڵەتی شوێنی کڕین و فرۆشتنی چەکە بە هەمان شێوە ئەم چوار جۆر مۆڵەتەمان هەیە ئەم چوار جۆر و مۆڵەتەش وەزیر بۆ هەر چواریان هەر دەسەڵاتی بەخۆی داوەتەوە یعنی ئەگەر خۆی نەبێ کەس بۆی نییە دەسەڵات بدا لەمانە بۆ نمونە هاتووە ئەڵێ ئەگەر کەسێک چەکەکەی بۆ نمونە مۆڵەتی هەبوو بەس مۆڵەتەکەی لێ سندرایەوە ئەوە ئەو کاتە ئەم چەکە بۆی هەیە بیبا بیفرۆشێت لەکوێ لەو شوێنەی کە چەکی لێکرێەوە ئەفرۆشتێ بۆ کوتیشم ئەم شوێنە لە سلێمانیە لەوانەیە دوو جێگە بکرێتەوە سێ جێگە چوار جێگە بکرێتەوە تۆ گەر ئەو هاوڵاتێ داماوە چەکەکە بەرێ بۆ لای ئەم چوار کەسە تەبعاً لە پشتەوە پەیوەندیان هەیە لەوانەیە نرخێک لەسەر چەکەکە دابنێن نرخی نیوەی ڕۆژگاری ئەو چەکە نەبێ کە بڵین کابرا خۆی کڕیوێتی بەڵام ئەو چوار جێگەی ئاڵێن ئێمە بەم نرخە لێتە کڕین ئەگەر بەم نرخە نەیفرۆشی کابراکەوێتە لای خۆی کاتە حکومەت دەست بەسەر چەکەکە یاگرێ ئێمە پێشنیارمان بۆ کردن کە پێویستە ئەوە دیاری بکرێ ئەم چەکە بە پێی نرخی ڕۆژ پێویستە ئەو جێگانە لێ بکردنەوە چونکە من چەکێکم هەیە بیهێنم لێم نەکردنەوە چی لێ بکەم بیبام فرێدەم یا بڵێم بۆ خۆتان یان ئەوان نرخێکی کەم بنێ بەس ئەگەر بە نرخی ڕۆژ تۆ شوێنی کڕێر و فرۆشیارەکان بڵین ملزەم بکەی بەوەی کە کەسێک کە چەکی لەلا بوو چەکەکەی بۆ نمونە مۆڵەتەکەی لە دەستەدا ئەوان پێویستە لێ بکردنەوە یاساکەمان کەم و کوڕی زۆری تایە یاساکە یعنی چۆن ئەڵێم بڵێم ڕسوماتەکانی زۆرە بۆ نمونە ڕسمی دەستداریکردنی چەک 120,000 ڕسمی هەڵگرتنی چەک مۆڵەتی هەڵگرتنی چەک 140,000 ڕسمی کردنەوەی شوێنی چاکردنی چەک 2 ملیۆنە ڕسمی کردنەوەی شوێنی کڕین و فرۆشتنی چەک 6 ملیۆنە ئەمە لە حاڵەتێکدا ئەگەر لە کاتێکدا بڵین منە دەستداریکردن و هەڵگرتنی چەک لە ماوەی 30 ڕۆژ پێش تەواوبوونی مدەکەت نەڕۆی دووبارە تازەی بکەیتەوە بڵێن غەرامەکرێ ئەمە لە هەمان کاتیشدا یعنی هاتووە ڕسمی چی داناوە ڕسمی کارگێڕی یعنی بۆ نمونە تۆ لەگەڵەوە 120 و 140 2 ملیۆن و 6 ملیۆنەکە دێ ئەبێ 25,000 پارە بدەی یعنی لە جێی 120 و 140 ئەمە بێ بە 145 ئەوە بێ بە 165 ئەمە چی ئەمە ڕسمی کارگێڕیە
حەقیەوەی عریزەیە کە ئەیدەیت و کارەکان بۆ جێبەجێ باشەوە کەم کوڕانی لە یاساکە بۆچی بیر لەوە نەکراتەوە لە هەموارکردنەوەی یاساکە ئەمانە چارەسەر بکرێت هەموویمان وت وەس وەکو پێت ئەڵێم حکوومەت جەختیان لەوە کردەوە وەکو پێت ئەڵێم ئەوان پێویستیان بە یاساکانی من ئەڵێم ئەگەر گوێدان بێ بۆ نمونە بەرژەوەندی هاوڵاتیان زۆر شێوازیکە هەبوو تۆ ئەتوانیەوە بکەیت هاوڵاتیەک ئەگەر سەر و ماڵی پارێزراو بێت چ پێویستی بە چەک هەیە کاتە بێمتمانەیە بەرامبەر ئەی بێمتمانەیە کابرا $2 فرۆشە باشە تاکیدا گەر بۆ نمونە چەکێکی پێ نەبێ بۆ بڵین بۆ نمونە دیفاعکردن لە خۆی کابرا زێڕینگەرە شەو ئەڵتوونەکانە باتە ماڵەوە ئایا گەر دست چوە سەری ئەگەر دست بزانێ ماڵەکەی چەکیتیانە وەکۆ حسابەکە کە بزانێ ماڵە چەکیتیان لەبەرەوە حکوومەت پێشتر حەق بوو بیری لەوە بکردایەتەوە چۆن ئەمنیەت بۆ خەڵک زیاتر دەستەبەر ئەکا کە تۆ وردە خۆت ئەمنیەتت بۆ خەڵک دەستەبەر کرد کە تۆ بۆ نمونە کەسێک ئەگەر کەسێکی بە بێتاوان کوشتۆ کوشتتەوە ئیتر وردە خۆی خەڵکەڵێ من پێویستم بە چەک نییە بەس ئێستا هەمومانە بینین ڕۆژانە خەڵکی وای 5 کەسە کوژێ نایکوژنەوە باشە بەیانی خەڵکی کەش لە خۆی ترسێ ئەڵێ باشە ئەو تا حکومەت حەقت ناسێنێت تۆ گەر خۆت حەقی خۆت نەسەنی کەواتە کەس حەق ناسێنێ لەبەرەوە ئەمانە کۆمەڵە بابەتێکن حکومەت لەو جێەوە پێش ئەوەی ینی پەنابەرێتە بەر ئەوەی کە وابزانێ بە لە لێوەرگرتنەوەی چەک لە دەستی خەڵکی خۆیە پارێزێ ئەمە کارێکی هەڵەیە باشە ئەم یاسایە توانم بڵێم ئەوەنە یاسایەکی ئەمنیە ئەوەنە یاسایەکی سزایی نییە ئەمە ئەگەر جوان بیری لێ بکەیتەوە گە توێژینەوەیکی وردی لەسەرکەی بۆچی چەک لە دەستی خەڵک ئەسەنن وەکوتم خۆ بە چەکی قورس هیچ تاوانێک ئەنجام نەدراوە بەڵام ئەوەیە ترسیان لەوە هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم چەکانە بەرامبەریان بەکار بێتەوە یعنی بابەتی تایاڵێ بۆ نمونە کاڵێ قاچاقچێتیکردن بە چەکی قورسەوە باشە سزاکەیە تاتاییە چەکی قورس قاچاقچێتی بۆ کێپیەوەکرێ یان یەکێتی کڕیان پارتی کرێ باش لە دەرەوە یەکێتی و پارتی تەنها پارتی کرێکارانی کوردستان هەیە بیکڕن لێرا خەتەرێکی کە هەیە بۆ ئەوە ئێمە دیمان ڕۆژنامە نووسەکان لە بادینان لەسەر دوو کۆمنتیان لەسەر چەند کەلیمە قسەیەک چیان بەسەر هێندا ئەمە لەوە زۆر خەتەرترە لەبەرەوەی ئەمە دەواازەیەکە بۆ ئەوەی ئەگەر بۆ نمونە کەسێک سبەینێ لەو سنوورە من ئەگەر یەکێتیش بەو شێوەیە تەعاملکە لە سەرێکێتی شەماڵێن بەڵام ئەو بابەتانە لەو سنوورە ڕوویداوە ئەگەر کەسێک چەکی لە لابێ مەناعەتیان نێبیانی تۆمەتیەوە دە نەپاڵی ئەڵێن ئەم چەکەی بۆ پارتی کرێکارانی کوردستان کڕیوە سزای هەتایە خەنەسەر ئەمە ڕۆژەکەی منم قسەیەکەم بزان چەند کەس بەم شێوەیە سزادرێ و چەند کەس تووشی کێشەکە وەواشی لێکەن یعنی بەجددی بۆ ئەندامەکانی خۆیان لەو سنوورانە هیچ کێشەنیە پێم وایە چەکیشان هەبێ لە ماڵەوە کەس دەست ناخاتە سەری بەڵام ئەندامەکانی ئەمەوەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەیانی بڕۆن داوای ئەوە بکەن بۆ نمونە پێشمەرگەیەکە بۆ نمونە کادرێکە داوای ئەوە بکەن مۆڵەتی چەکی پێ بدرێ دڵنیا بن مۆڵەتی چەکەکەی پێ نادەن والحاصل ئەمە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی داماڵینی چەکە لە دەستی نەیارەکانیان بۆ ئەوە نییە کە تاوان کەم بکرێتەوە بۆ داماڵینی شەکە لە دەستی نەیارەکان باڵام بۆ دیارە لە ڕابردوودا یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتر لە چەند مانگی پێشووتردا داماڵینی چەک واروەها تەنانەت جامڕەشیشی ڕاگەاند ئەمە بە تەنیا بەلایەنێک دەکرێت بڵێ ئەم پشێوێکی ئێستا هەیە کاریگەری دەبێت لەسەر کەم بوونەوەی ئەم جۆرە توندوتی ژیانی کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا دەبیندرێن ناکرێ ئەمە ئێمە لەم بابەتانەش زۆر زەرەرمان کردو ئێمە هەمیشە هەوڵمان داوە یعنی لە ئەم بابەتانەدا پێشنگ بین بەڵام کاتێک زانیومانە ئێمە ئەم بابەتانە بەو شێوەیە یعنی جێبەجێکەین لە لای پارتی دیموکراتی کوردستان جێبەجێ نەکراوە خەڵک لێی کردو بۆ نمونە ئێوە خۆتان لەوانەیە سیارەتان پێ بێ و بیبینن لە کاتێکدا ئێمە زانی لە هەموو دنیا لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانەوە تا حدێکی شەتوانم بڵێم لە منتیقەی زەردیش لەگەڵ منتیقەی سەوزا وەستاندنی سیارە لەسەر جادە فەرقی هەیە سیارەیەک لێرە کاڕوا بیبینن مەفرەزەی مرورەکان لەسەر جادەیەکی بەرز یعنی لەسەر جادەیەکی خەدسەریع سەیتەرەی مروریان داناوە 200-300 سیارە بە ڕیزیەکە ڕیز کراوە ئەمە چییە بزانێ ئیجازەی پێ سەنەوی پێ باشە تۆ بێ خاڵت هەبێ بۆ بشکنینی ئەم بابەتانە ئەم سیارانە هەمووی مخالف نییە تۆ ئەگەر تۆ بۆ کوتم سزا بۆ تەنبیهکردنی خەڵکە تۆ ئەگەر ئەتەوێ خەڵک بترسێ سیارە بە بێمۆڵەت لێ نەخورێ سیارەی بۆ نمونە بێسەرەتا لێ نەخورێ لە 20 سیارە 5 سیارە بخە قەراغی جادەکەەوە داوای مۆڵەت و سەنەوی لێ بکە خەڵکی کە کەی بینێ جارێکی کە ئەترسێ ئەبینی ئەمە خەڵک هەر هەمووی لێرە جنێو بە کێداڵێ سیرکە ئەمە حکومڕانی ئەم سنوورە یەکێتیە
جنێوەکان بۆ یەکێتێنێرە مەسلەی گرتنی چەک تۆ لەم سنوورە هەر چەک بگرە خەڵک لە یەکێتی بێزارە بێ کە ئەوان لەولا بۆ نمونە خەڵکیان نەگرت کە ئەوان لەولا نەهاتن بە شێوەیەک سزای ئەو خەڵکانە بدەن کە چەکی نایاسایان لایە تۆ لەم سنوورە هەر شوێنێک بیکەی لێکردنەوەی دەنگە لە یەکێتی نیشتمانی کوردستان بێزارکردنی دەنگە لە خەڵکی هەرێمی کوردستان پێویستە ئەم بابەتانە با ببینین پارتی دیموکراتی کوردستان لە پێشا خۆی ئایا ئەم یاسایە لە لای خۆی وەکو خۆی جێبەجێکە وەکو ئاماژەی پێداوەکە ئەڵێ ئەفسەر و بڵین پێشمەرگە و پۆلیسی هێزەکانی ئاسایش و ناوخۆ لە دوای دەوام بۆیان نییە چەکیان پێبێ پێویستە لە جبەخانە دایبنێن ئەی بینینەوە بزانین ئەم ئەفسەر و ئەو کارمەندانەی کە ئەوان هەیەە شەک و تفاقەکەیان لە جبەخانەکان دانێنیان لە بازارەکان ناپیانە سوورەنەوە ئەگەر ئەوان جێبەجێیان کرد ئەو کاتە لەم سنوورە جێبەجێ بکرێ بە هەمان شێوە کێشە نیە. ئێمە یەک بابەتی کەمان هەیە لەسەر یاسای چەکی سمبول خەڵکەی باوکی شەید بووە شەکەکەی سە لە لای مناڵەکانێتی باوەڕەکەن هاتبوونیانوە بێم شەکە پارچێکی لێ بکرێتەوە بۆی بە عملی ئەوە نەیەت کە بەکار بهێنرێت پێمان وتن بێویژدانیە باوکێک شەید بۆ چەکەکەی بۆ مناڵەکانی بەجێماوە تۆ پارچەیەکت لەم چەکە کردەوە ئەم چەکە مانایەکی نامێنێ اینجا لەگەڵەوە شاهێنامەمان کاکە ئەمە لەبەرەوەی بۆ نمونە کوڕ شەهید بۆ چەکەکەی لای باوکو دایکێتی باوک شەید بۆ چەکەکە لای مناڵەکانیەتی و بیشگرە لە لای ئێمەش زۆربەی بەرپرسەکان چەکیان بەهدێداوە بە خەڵک لە لای پارتی چەکدراوە بە خەڵکوانە لەوەش خۆش نەبوون ئەیان و ئەبێ ئەوانەش ڕسم بدەن ئێسەش ڕسمیان بۆ ئەوانەش داناوە یعنی سیرکە چەکێک لای مناڵە شەیدێک بێ بڕە 50,000 بدا بۆی کە حکومەت بزانێ ئەم چەکە لەلایەتی پێویستە سەلماندنیشی بۆ بکاکە ئەم چەکە بۆ نمونە چەکێکی یادگاریە یان چەکێکی سمبولیە لەبەرەوە لایەکی کەی ئەم بابەتە سیر بکەین ئەمە تەنها کۆکردنەوەی پارەی بۆ حکومەتی هەرێمی کوردستان وە چۆنیش خۆزگای ئەم پارە بە عەدالەت تەوزیع بکرا ئەم پارە پێش هەموو شتی هاتبوون مناقەشیان لەسەر چی بوو لە سەدا سیە بێ بۆ خودی وەزارەتەکە بێت باشە ئەگەر لە سەدا سی بۆ خودی وەزارەتەکەیە سیدکە تۆ لە ماڵی لە سەدا سیم دەرێ لە داهاتی بۆ نمونە هات و چۆڵەی لە سەدا سیم دەرێ یعنی لەسەر جەم بابەتەکان ئەم هەموو لە سەدا سیە چیت پێ کردووە ئەمە لە کاتێکا چەند ساڵ جارێگە و مۆڵەتە نوێکرێت ئەم مۆڵەتە طبعاً هینێکی تایە گەر بە وردی بڵین لێ تێنەگەی یەک بڵین بڕگەیان ئەوش دەستداریکردنی چەکە 2 ساڵ جارێکە بەڵام هەرچەنە لە ئەخیرەوە گەر کەسێک یعنی بە دیقەت سەیرینەکە ئەویشی کردوێتەوە بە 1 ساڵ جارێک ئەبێ هەموو ساڵێک جارێت تۆ ئەم مۆڵەتانە نوێ بکەیتەوە باشە لە نوێکردنەوە لە غەرامەکردن لە دەستکەوتنی چەک یعنی لە دەستکەوتنی پارچەکانی چەک لە هەر هەمووی چی داهات بێ سەداسی بۆ خودی وەزارەتە خودی وەزارەتیش لە ژێر دەستی شخصی وەزیر خۆیەتی چۆن تەعامل بەم پارەیە واکرێ باشە با پارەکە هەبێ کێشە نیە لە سەداسینا لە 140 بەڵام وەرن ئەو پرۆژانەمان پێ بڵێن کە لەم داهاتانە ئەکرێ نەک ئەم پرۆژانە بۆ کۆمەڵێک بابەتی کە بەکاربێتەوە هاتوون بەشیان کردو ئەمیش 50 بە 50 ئەڵێ چەکی قورس بۆ وەزارەتی پێشمەرگە چەکی سووکیش بۆ وەزارەتی ناوخۆ باشە یعنی بۆچی بەشکردن بۆ یعنی بۆچی تۆ هاتووی ئەم چەکە سوکانە تۆ چ پێویستت پێ لە کاتێک دازانی هێزەکانی ناوخۆ باشترین چەک و جوانترین چەکیان بەدەستە لە لای هیچ کەسێکی کە لەبەرەوە ئەو کۆڵم یاساکە شتی باشی تایە شتێکی تایە بەڵام هاوڵاتیان لەوە ئاگادار بن ئەوەی کە چەکی لەلایە طبعاً ئەگەر ئەم چەکە ناونووس نەکات دوایی بڵین چۆنەڵێ ئاشکرا ببێت غەرامە ئەکرێ هەتا زیندانی شەکرێ لەسەرەمە چەکە بە چەکێکی قاچاقە بەڵام ئاشکراشی بکە مەرج نییە مۆڵەتی پێ بدەن چونکە بۆ مۆڵەتەکە مەرجیەڵێ ئەبێ 21 ساڵی تەواو کرد بێ خەڵکی هەرێمی کوردستان بێ لە ڕووی بۆ نمونە جەستەی هەرچەنە لە ڕووی جەستەیەکە حەق نەبووتایە بێ خەڵکی لەوانەیە پارچێکی لە گیانی نەبێ تۆ چۆن یەی ئەمە یعنی پێڵێ وڵات تۆ لەبەرەوەی پارچەیەکی لە گیانت نیە حەقی مافیەوەت نییە کە چەکتە بێ لە ڕووی جەستەی و لە ڕووی دەرونی و لە ڕووی عەقلیەوە تەواو بێ بۆ نمونە کەسێک بێ چۆنەڵێ لە چەک بزانێ ئەم بابەتانە کۆمەڵێک شتن مەرجندانراون لەسەر خەڵکیان بێ بیسەلمێنێ کە پێویستی پێ بێت لەبەرەوەی ئەگەر هاوڵاتێکە چەکی لای بێ بڕا بە پۆلیس بڵێ ئەم مەرجانەیتیانێ بێ دوایی ئەم چەکە بۆی نییە لە لای بێ و ئەو کاتە حکومەت مولزەمیەکە بۆی کە بیفرۆشێتەوەی تر ئایا بە هەر نرخێک هەبێ ئەمە چۆنەڵی پێویستی بە نەختێ زیاتر ئاگادارکردن هاوڵاتیان باڵام بۆکو ئەندامانی ئەنجومەن دەکرێت فشار دروست بکەن بۆ دووبارە هەموارکردنەوەی ئەو یاسایە بۆ شێوەیە کە ئەو خاڵانەی کە لە ئێستادا کەم و کورتی تێدایە چاک بکرێ یان جارێکی دیکەش کوردەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ
باوەڕ بکەن هەرچی یاسا گەڕێنراوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان لە جێوە دەسەڵات شۆڕ بکرێتەوە هەمووی دەسەڵات دراوەتەوە بە وەزیرەکان یعنی قەتیسی دەسەڵاتیان کردووە هەتا وەکوونەی پەرلەمانی کوردستان بەم کەمینە و زۆرینەیە بێ خەڵک چاوەڕێی یاسای باش لە پەرلەمانی کوردستان نەکا لەبەرەوەی پێت ئەڵێم حکومەت هەرێمی کوردستان چی پرۆژە ئەنێرێ وەزیری تایبەت لەگەڵ وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان دێن ئەڵێن ئەمانەوێ وەکو خۆی بێ یعنی چۆنەڵێ کاڵا بە قەد باڵا ئەوان هاتوون پرۆژەیەکیان ناردووە کە سەرجەم دەسەڵاتەکان سەرجەم بڕیارەکان لە لای خۆیان بێ نایەنێ بڕیارەکان لە لای یاساکان بێ لەبەرەوە وەکوڵم لەم حاڵەتەدا یاسای لەمە باشترت پێ دەرناکرێت بەڵێ زۆر سپاس بەڵام بۆ محەممەد ئەندامی لیژنینە خواستەژون ئەنجومەنە خۆجیەکان زۆر سپاس کە ئامادەبی لەگەڵمان دووبارە بەخێر هاتی